کۆمپانیا دانا گاز دەبێژە و حکوومەتە هەرێما کوردستانی ji meha çileya 2026 ve derbarê rêkeftina wê kampanyayê ya firotna gazê li gel Wezareta Elektrîkê ya Iraqê agahdar e. Daxuyaniya kampanyayê di demekê de tê ku ev rêkeftin balê derbarê hevkariya enerjiyê di navbera Hewlêr û Bexdayê de dikişîne. Niha jî hevkarê me Diyar Cemal yan jî peyamnêr Diyar Cemal ji Herêma Kurdistanê bimare ya Diyar dem baş kêşe çi ye û sedemên wê vedigerin çi? بەڵێ سیروان سلااوت لێبێ دیارە هەردوو کۆمپانیای داناغازی ئیماراتی و کۆمپانیای کرێسیێن پترۆلی ئیماراتی لە ڕۆژی چواری ئەم مانگەدا ڕێکەوتنێکیان واژۆ کرد بۆ دابینکردنی 100 میلیۆن پێسێجا غازی سروشتی لە کێڵگەی غازی سروشتی کۆرمۆرەوە بۆ وەزارەتی کارەبای حکوومەتی عراق بەڵام هەرێم دوو ڕۆژ دواتر بە توندی وەڵامی دایەوە حکوومەتی هەرێم ڕایگەاند ئێمە ئاگداری ئەو ڕێکەوتنە نین و ڕەزامەندیمان لەسەر دابینکردنی غاز بۆ وەزارەتی کارەبای حکوومەتی عراق دەرنەبڕیوە. حکوومەت ئەم هەنگاوی کۆمپانیەکانی بە پێشێرکردنی پابەندە گرێبەستیەکان لەگەڵ هەولێر وەسف کرد و وتیشی هەکە هەرێم هەرگیز دژی دابینکردنی غازیان کارەبا نەبوو بۆ هیچ ناوچەیەکی عراق پێی وایە بڕیارێکی تاکلایەنەی کۆمپانیەکانەوە بە بێ ڕەزامەندی فەرمی هەرێم کراوە. وتیان ڕێکاری یاسایی پێویست دەگرینە بەر هەر ئەمڕۆ دوا بە دوای ئەوەی کە بەیاننامەکەی حکوومەت هێرێم کە دوێنێ بوو هەر ئەمڕۆ کۆمپانیەکانی داناغاز و نەوتی هیلال وەڵامی تۆمەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیاندایەوە سەبارەت بە ڕەوانەکردنی غازی کۆرمۆر بۆ کەرکووک و وتیان حکوومەتی هەرێم لە ڕێکەوتنی فرۆشتنی غاز بە وەزارەتی کارەبای عراق ئاگدارە و ئەم هەنگاوەش پێویستی بە هیچ ڕەزامەندیکی زیادە نەبووە. ئەو 100 میلیۆن پێسێجایی ڕۆژانە ڕەوانەی کەرکووک دەکرێت لە توانای زیادەی پرۆژەی کۆرمۆرە و توانای ئەوەی هەیە کە کۆمپانیاکە غاز بە حکوومەتی عراقی بفرۆشێت. ئەی باشە دیار بەرپرسانی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان چ دەڵێن سەبارەت بە ئەم گرێبەستە؟ بەڵێ من ئەمڕۆ پەیوەندیم کرد بە هەریەک لە بڵین بە پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام دیارە پەیوەندیەکە بەردەست نەبوو. دواتر پەیوەندیم کرد بە ژمارێک پەرلەمانتار لە نێوان ئەوانەدا پەیوەندیم کرد بە کاوە عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان ئەو بەدەنگی ئەمریکای ڕاگەیاند حکوومەت نەشارەزایی لە داڕەشتنی گرێبەستە نێودەوڵەتەکاندایە هەر بۆیە حکوومەت نەک تەنها بارێکی دارایی گەورەی کەوتۆتە سەر بەڵکو لە ڕێکەوتنی بڵێن سی ئابی 2017دا ئیمتیازی یاسایی و بازرگانی زۆریشی بە کۆمپانیەکان بەخشیوە. ئەمێت ئاماژە بۆ بکەم کێڵگەی کۆرمۆر گەورەترین دابینکەری غازە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و یەدەگی غازی سروشتەکەی بە زیاتر لە 7 بڵێن تریلیۆن پێسێجا مەزەندە دەکرێت لە ئێستادا تۆڕی کارەبای هەرێمی کوردستان سوود لە غازەکە دەبینێن و هەروەها و لە ڕێگەی ئەو غازەوە توانای بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان ئێستاکە گەشتۆتە 5,000 مێگاوات کارەبا و ڕۆژانە نزیکەی 1381 مێگاوات کە دەکاتە نزیکەی لە ساسی کارەباکەی بە عراق دەفرۆشێت. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت کە غاز لە ڕێگەی کۆرمۆرە دابینکرا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارەباکە بفرۆشێت نەک داناغاز و بڵێن ئەو کۆمپانیا هاوبەشەکانیان غاز ڕاستەوخۆ بە حکوومەتی عراقی بفرۆشن. بەڵێ دیار جەمال پەیامنێرێمە لە هەرێما کوردستانی گەلێک سپاس بۆ وان نوچە و ئاگاهیان.